پاش چارەکە سەدەیەک بڕیار بوو لا کۆتایی ئەم ساڵدا سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق بەڕێوە بچێت، بەڵام ئەمڕۆ جارێکی دیکە دواخستنی پرۆسەکە ڕاگەیەنرا. ئەمەش گورزێکی دیکەیە کە بەر هەرێمی کوردستان دەکەوێت، بۆ پێی پێشبینی دەکرا دوای ئەنجامدانی سەرژمێری پشکی هەرێم لا بودجەی عێراقدا زیاد بکرێت. ماهر حەمەجۆهان بریکاری وەزارەتی پلاندانانی عێراق لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی دواخستنی پرۆسەکەی ئاشکرا کرد و گوتی وەزارەت ناتوانێت سەرژمێری گشتی دانیشتوان لە وادەی دیاریکراوی خۆی لە کۆتای ئەم ساڵدا ئەنجام بدات. بریکاری وەزارەتی پلاندانان هۆکاری دواخستنی پرۆسەکەی بۆ دواکەوتنی پەسەندکردنی بودجە و کەمیکات گەڕاندەوە. جۆهان ئاماژەی بەوەشدا وەزارەتی پلاندانان وادەیەکی نوێی بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی دیاری کردووە کە مانگی دەی ساڵی 2024 و هیوادارن پاشتاوابوونی ئامادەکاریە تەکنیکیەکان بتوانن لەو وادەیەدا پرۆسەکان جام بدەن. گوتیشی باگوێری زانیاریە سەرەتایەکان ژمارەی دانیشتوانی عێراق گەیشتووەتە 43 ملیۆن کەس. دواخستنی پرۆسەی سەرژمێری ڕەنگە بە پلەی یەکەم لە زیانی هەرێمی کوردستان بێت، چونکە لە پرۆژەسای بودجەی عێراق پشکی هەرێمی کوردستان بە لە سەدا 12.67 دیاری کراوە. بەڵام ئەم ڕێژەیە مشتومڕی لەسەر و بەرپرسانی هەرێم دەڵێن ژمارەی دانیشتوانی هەرێم لەو ڕێژەیە زیاترە. تەنانەت وەزارەتی پلاندانانی عێراقیش لە وەڵامی پرسیاری پەرلەمانتارانی کووردا گوتوویەتی ژمارەی دانیشتوانی هەرێم زیاتر لە سەدا 14 کۆی دانیشتوانی عێراق پێک دەهێنێت. فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق پێشتر چەند جارێک ڕایانگەیاندووە تا کاتی ئەنجامدانی سەرژمێری گشتی بە ڕێژەی لە سەدا 12.67 بۆ پشکی هەرێم ڕازی بوون، بەڵام دواخستنی پرۆسەی سەرژمێری وا دەکات پشکی هەرێم هەر بەو ڕێژەیە بمێنێتەوە و بەم نزیکانە گۆڕانکاری بەسەردا نەیات. هاوشێوەی زۆرینەی وڵاتانی جیهان دەبوو هەر 10 ساڵ جارێک سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق بەڕێوە بچێت، بەڵام تا ئێستا 8 جار ئەم پرۆسەیە بەڕێوە چووە. یەکەمینیان لە ساڵی 1927 و دوایینیشیان لە ساڵی 1997 بوو، واتە 26 ساڵ لەمەوبەر کە تەنها 15 پارێزگای دەگرتەوە. لەو کاتەدا پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ژێردەستی ڕژێمی بەعزدا نەمابوون. دەبوو ساڵی 2007 لە پاش ڕووخاندنی سەدام سەرژمێری تازە بەڕێوە بچێت، بەڵام بەهۆی دۆخی ئەمنیەوە بۆ 2009 دواخرا. دواتریش 10 ساڵ بەسەریەکەوە دواخرا و خرایە 2019ەوە، پاشان ساڵێکی دیکە دواخرا و خرایە 2020ەوە. لەو ساڵەشدا بەهۆی سەرهەڵدانی کۆرۆنا ئەنجام نەدرا. دوایینجار بڕیار بوو لا کۆتای ئەم ساڵدا بەڕێوە بچێت، و ئێستاش دواخراوە بۆ کۆتای ساڵی داهاتوو. دووریش نییە جارێکی دیکە دوانەخرێتەوە. دواخستنی سەرژمێری گشتی تەنها زیانی بۆ هەرێمی کوردستان نییە، بەڵکو زیانی بۆ هەموو عێراق هەیە، چونکە وەکو سەمیر حەزرهادی بەڕێوەبەری جێبەجێکردنی سەرژمێری گشتی لە وەزارەتی پلاندانان دەڵێت بەبێ بوونی داتابەیسێکی بەهێز وڵات بە ڕێگەیەکی تاریک و ناڕووندا دەروات. هەروەها محسن حەسەن کە توێژەرێکی عێراقیە دەڵێت نەبوونی سەرژمێری کاریگەری نەرێنی لەسەر ئایندی گەشەپێدان لە عێراق دەبێت و هەموو ئاماژەکان لەسەر بنەمای خەمڵاندن و پێشینیە. هەر بۆیە زۆربەی پلانەکانی گەشەپێدان لە ڕابردوودا شکستیان هێناوە بەهۆی نەبوونی داتای ڕاست و دروستەوە. ئەو توێژەرە عێراقیە بە دووری نازانێت ناکۆکی سیاسی لە پشت دواخستنی سەرژمێریەوە بێت، چونکە وەکو ئەو دەڵێت کاریگەری لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن و دابەشبوونی کورسیەکان دەبێت بەسەر پارێزگاکاندا. ئێستا کورسی پارێزگاکان لەسەر بنەمای پێشبینی دیاریکراوە نەک ژمارەیەکی دروست. محسن حەسەن دەژڵێت ئەنجامدانی سەرژمێری گشتی ڕەنگە کاریگەری لەسەر یەکلایبوونەوەی ئەو ناکۆکیە مێژوویە هەبێت کە لەسەر کەرکووک و ناوچە جێناکۆکەکان هەیە. هەر بۆیە زۆرێک لەلایەنە سیاسیەکان ترسیان هەیە لە ئەنجامدانی سەرژمێری. مادەی 140 دەستوری عێراق دەڵێت لە پاش ئەنجامدانی سەرژمێریەکی دروست بۆ دانیشتوانی ناوچە جێناکۆکەکان ڕاپرسی لە نێوان دانیشتوانی ناوچەکە دەکرێت لەبارەی ئەوەی ئایا دەیانەوێت بچنە سەر هەرێمی کوردستان یاخود لەگەڵ بەغدادا بمێننەوە.